ماوەی مانگێکە ڤایرۆسی کۆڕۆنا بە شێوەیەکی زۆر خێراتر لە پێشوو لە هەموو پارێزگاکانی ئێران تەشەنەی ستاندۆ و ئاماری توشبووان و کەسانێک کە بەم ڤایرۆسە گیان لەدەست دەدەن ڕۆژ لە دوای ڕۆژ زیاتر و زیاتر دەبێت. تێکەڵبوونی کۆڕۆنا لەگەڵ پەتای پاییز و زستان بۆتە دەردی سەرباری دەردان و پەرپرسان زۆر مەترسیان ڕێککەوتۆ ڕۆژ بە ڕۆژ هەنگاو دەنێن بەرەو باشبوون و هێوەرکردنەوەی ئەم بارودۆخە نالەبارە. یەکێک لەم هەنگاوانە کە ئەم ڕۆژانە شارەوانی تاران خەریکە بەڕێوەی دەبات ئاگاکردنەوەی خەڵکە لە مەترسیەکانی کۆڕۆنا بە تایبەت دایکان و باوکان لە هەمبەر پاراستنی مناڵەکانیان. لەم پرۆژەیەدا چەند ئەکتێری شانۆ لە گۆڕەپانە گەورەکانی تاران و بەردەم مترۆ و بازاڕەکان دەوەستن و بە بەڕێوەبردنی نەمایشی تایبەت وەک نەمایش بە شێوەی ڕۆبۆتیک نووسراوە بەردەم شۆفێران و خەڵکی ڕێگوزەر و ڕێبوار دەگرن تا ئەوان بەخێنەوەیان ئاگاداری مەترسیەکانی کۆڕۆنا ببنەوە. لەم هەڵمەتەی شارەوانی چەندین گروپی شانۆ و شانۆکار بەشدارن کە پۆشاک و دەموچاوی خۆیان بە شێوەیەکی تایبەت ڕەنگ کردووە و تەنانەت ئەگەر مناڵێکیش بێ ماسک و دەمامک ببینن دەستە و جێ ماسکێکی دەدەنێ کە بەکاری بێنێ. هەرچەند ئێستا خەڵکی ئێران بە تایبەت شاری تاران زۆر هۆشیارتر و بەرپرسیارتر لە مانگەکانی پێشوون، بەڵام ڕێژەی زۆری توشبووان و زۆربوونی ئامارەکان وا دەکات کە بەرپرسان زۆر زیاتر لە پێشوو لەم ڕۆژانەدا بۆ کەمکردنەوەی ئامارەکان کار بکەن و هەوڵ بدەن. چونکە در این سال ما درگیر بیماری کرونا شدیم. لەم ساڵدا کە بەداخە وڵاتەکەمان تووشی ڤایرۆسی کۆڕۆنا هاتووە، ئێمە بە پشتیوانی شارەوانی تاران هەستاین بۆ بەڕێوەبردنی پرۆژەی ئاگادارکردنەوەی زیاتری خەڵک بە تایبەت ئەوانەی منداڵیان هەیە و کارەکەی ئێمە زۆرتر بۆ منداڵان و پاراستنی منداڵان. لەسەر چوارڕێیان و گۆڕەپانە گەورەکان دەوەستین و بەرنامەی خۆمان بەڕێوە دەبین و ئەو منداڵانەی ماسکیان پێ نییە ئێمە ماسکیان دەدەینێ. بە خۆشحاڵیەوە خەڵک پێشوازیەکی باشی لێکردوین، بە تایبەت کە فیلممان لێ دەگرن و بڵاوکردنەوەی ئەم گرتە ڤیدیۆیانەی خەڵک هۆشیاری زیاتری خەڵکی بەدووادادێ. ئەم کارەی کە ئەمانە دەیکەن شتێکە وەک شانۆی سەر شەقام هەر بەهۆی کۆڕۆناوە ئیتر شارەوانی دەستی داوەتە ئەم جۆرە کارانە بۆی کە خەڵک زیاتر هۆشیار بێتەوە و زیاتر ئاگا بێتەوە بۆی کە بە تایبەت مناڵان کە زۆر لە مەترسی کۆڕۆنادان، یعنی لەم ڕۆژانەدا مناڵانێکی زۆر بەهۆی کۆڕۆناوە بەداخەوە گیانیان لە دەستداوە، بۆ ئاگاکردنەوەی زیاتری دایک و بابان و مناڵان کە ئەوانی کەم دەمام و ماسکیان پێنێ هەم ماسکیان دەدەنێ هەم ئاگایان دەکەنەوە. ئەوەش لە ڕیزی کارەکانی شارەوانیدایە کە ئەم ڕۆژانە دەیکات. ئاکۆ شەمسەدینی، گەلی کوردستان، تاران.